بەهۆی هێرشێکی چەکدارانی داعشەوە لە سنووری ناحیە جەلەولا و کوڵەجۆ 5 هاوڵاتی کوژران. تا ئێستا نزیکەی لە 5 هاوڵاتیانی هەرێم ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. لە کاتی دادگایکردنی بەشێک لە دەستگیرکراوانی بادینان لە دادگای هەولێر هێزێکی زۆری چەکدار کۆکرابوونەتەوە. پارێزەرێکی کەیسەکەش دەڵێت کۆکردنەوەی هێز لە دادگا نایاساییە. سڵاوتان لێبێت تۆم کاتەتان باش هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پارێزەرانی کەیسی گیرەوانی بادینان ڕایانگەاند ئەمڕۆ لە دادگای هەولێر بە پێچەوانەی یاساوە هێزێکی زۆری چەکدار کۆکراوەتەوە. هەرێم ڕەفعەت پارێزەری دۆسیەی گیرەوانی بادینان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داشای کرد. لەناو هۆڵی دادگای هەولێر هێزێکی زۆری سەربازی کۆکرابووە. ئەوەش نایاساییە چونکە ئەو کەسەی دەیەوێت بەرگری لە خۆی بکات سڵ دەکاتەوە لەوەی باسی هیچ شتێک بکات. ئەو پارێزەرە ڕوونیشی کردەوە. دادگایکردنەکەی 5 لە گیرەوانی بادینان دواخرا بەهۆی ئەوەی دادوەر هیچ وردبینیەکی لەسەر کەیسەکە نەکردبوو. بڕیار بوو ئەمڕۆ دووشەممە 5 گیراوی دیکەی بادینان دادگایی بکرێن، بەڵام دانیشتنەکە دواخرا بۆ کاتێکی تر. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەاند تاوەکو ئێستا نزیکەی لە 5 هاوڵاتیانی هەرێم ڤاکسینیان وەرگرتووە و دەژڵێت هەر کەسێک ڤاکسینی وەرنەگرت بێت ناتوانێت ڤیزای شنگن بەدەست بهێنێت. ڕەهێڵ فەرەیدوون بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە تاوەکو ئێستا نزیکەی لە 5 هاوڵاتیانی هەرێم یەکەم ژەمی ڤاکسینی کۆرۆنا و لە 3 هاوڵاتیانیش هەردوو ژەمەکەیان وەرگرتووە. ئاماژەی بۆ ئەوەش کرد دوای ڕێکارەکانی یەکێتی ئەوروپا کە لە ڕێگەی کۆنسوڵگەری گشتی فەڕەنسا پێیان وتون ئەوان ڤیزا دەدەن بە هاوڵاتیان، بەڵام چاوەڕێن کە ڤاکسین وەربگرن چونکە ڤاکسین پەیوەندی بە وەرگرتنی ڤیزەوە هەیە، بە تایبەتی ڤیزەی شنگن بۆ یەکێتی ئەوروپا. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نزیکەی 100,000 ژەمە ڤاکسینی کۆرۆنا هاتووەتە هەرێم. ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان ڕایگەاند ئامادەن لەگەڵ حکوومەتی سووریا دانوستان بکەن، بەڵام بەو مەرجەی قوربانیەکانیان لە بەرچاو بگیرێت کە لە شەڕی دژی تیرۆردا داویانە. لە ڕاگەیەندراوێکدا ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان ئاماژەیی بۆ ئەوەش کردووە جارێکی تر دووپاتی دەکەنەوە پابندن بە چارەسەرێکی نیشتیمانی و بەڕێوەچوونی دانوستان بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا. باسی لەوەش کردووە کێشەی سەرەکی ئەوەیە کە حکوومەتی دیمەشق بڕوای بە گۆڕانکاریەکان نییە و عەقڵیەتی خۆشی ناگۆڕێت بە شێوەیەک بە جددیەوە مامەڵە لەگەڵ هیچ جۆرە دانوستانێک لەگەڵ ئیدارەی خۆسەر و لایەنەکانی تری سووریاشدا ناکات. ئەوەش لە کاتێکدایە رووسیا لە ڕێگەی وەزیری دەرەوەی وڵاتەکەیەوە دەست پێشخەری کردووە بۆ ئەوەی ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی سووریا ڕێک بکەون لەبارەی چارەسەرکردنی قەیرانی سووریاوە. بەهۆی تەقاندنەوەی هێڵێکی کارەباوە لە بەغداد کێشەی ئەو بۆ نیوەی شارەکە دروست دەبێت. وەزارەتی کارەبای عێراق ئەمڕۆ ڕایگەاند لە ڕێگەی بۆمبی چێندراوەوە هێڵی کارەبای بەری کەرخ لە شاری بەغدا ڕوبەڕووی هێرشی تێکدەرانە بووەتەوە. باس لەوەش کراوە ئەو پرۆژەی هێرشی کراوەتە سەر سەرچاوی دابینکردنی ئاوی کەرخە و کاریگەری لە سەرکەمبوونەوەی ئاوی خواردنەوەی نیوەی دانیشتوانی شاری بەغدا دەبێت. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا تاوەکو ئێستا 7 تاوەری کارەبا لە عێراق ڕوبەڕووی تەقاندنەوە بوونەتەوە بۆ هۆیەشەوە گرفتی گەورە بۆ کارەبای عێراق دروست بوو لە بەرامبەریشدا ناڕەزایەتەکانی هاوڵاتیان ڕوویان لە زیادبوون کردووە. بەهۆی هێرشێکی چەکدارانی داعشەوە لە سنووری ناحیەی جەلەولا و کوڵەجۆ 5 هاوڵاتی کوژران. شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە گوندێکی سنووری هەردوو ناحیەی جەلەولا و کوڵەجۆ 5 هاوڵاتیان کوشت. بەوتەی بەڕێوەبەری یاسایشی ناوچەکەش 2 لە کوژراوەکان کوردن. مقەدەم شەماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری یاسایشی کوڵەجۆ بە شارپرێسی ڕاگەیاند کاتێک شەوی ڕابردوو 4 هاوڵاتی گوندەکانی قەڵاو حەنتا بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە لە شەودا و لە گوندی بنەباخ سەرقاڵی کاری کشتتوکاڵی خۆیان بوون لەلایەن چەکدارانی داعشەوە دەستگیر کراون و دواتر 2 کەس لە ڕفێنراوەکان ئازاد کراون. وتیشی دوای ڕووداوەکە کە سوکاری ڕفێنراوەکان و هاوڵاتیانی سنوورەکە بە مەبەستی ڕزگارکردنی ڕفێنراوەکان بە دوای چەکدارەکاندا ڕۆیشتون لە نزیک گوندی سەید سەعد کەوتونەتە بۆ سێ چەکدارانی داعش و شەڕ لە نێوان هاوڵاتیان و چەکدارەکان دروست بووە بەهۆیەوە 5 هاوڵاتی گیانیان لە دەستداوە کە دوانیان کوردن و 3 کوژراوەکەی تریش بەڕەگەز عەرەبن. خواتان لەگەڵ.